ئەگەر خودای مەسیح ڕاستەقینە بێت و ئەگەر پاژمردن ژیانێکی دووبارە هەبێ ئەوسا چێ زیان دەکا ڤیدیاس؟ دیتت چۆن ئەویندارانە خودای خۆیان دەپەرست هەرچەند کە خۆیان بە بەندەیەک زیاتر نەدەزانی، چۆن خودای نەتەوەی ڕووم و تەواوی خوداکانیان سووک کرد؟ من خوداکانی ئێوە دەناسم. ئایا تۆش خودای من دەناسی؟ نا، من خودای تۆ ناناسم. ئەگەر ناسی بات بە من حەقت دەدا کە زیاتر لەمانە ئەوم خۆش بێ. سەرباز، جولیوس بانکە. من ئەم شەو دەبێ ئەوانە ناچار بە تۆ بە بکەم. بڕۆ. خدایە، ئێمە لە ڕێگای خۆتدا خۆڕاگر بکە. یارمەتیمان بدە تا لە ڕێگای تۆدا گیانی خۆمان بەختکەین. بە ئێمە توانایی سەبر و خۆڕاگری عتاب فەرموو. ئامین. ئەمن بە هیچ لەونێ خوداکانی ڕۆمم خۆش ناوێ. خودای ئێوەش ناناسم. بەڵام وا دەزانم خودای ئێوە دەبێ خودایەکی چاک بێت کە پێڕەوانێکی وەکو ئێوە هەیە. چی دەڵێی فێدیاس؟ هەرچی زووتر دەرچن. بیر لە گیانی خۆ کردوێتەوە؟ ئێمە بۆ ڕزگاربوونی گیانی خۆمان حەزرین گیانی تۆ بخەینە مەترسیەوە فێدیاس. ئایا پێویستە ئینسان هەموو کات بیر لە گیانی خۆی بەڵێ بەڵێ بێگومان دەبێ وریای گیانی خۆت بیت. ئەم شەو ئێوە لە بەرامبەری ئیمپراتوردا لە بیری گیانی خۆتاندا بوون؟ ئەرێ ئێمە بڕیارمان کرد کە گیانمان لە بەرامبەری خودای خۆماندا بەختکەین. وام کارمان کرد. تۆ بۆچی دەتەوێت ئەو کارە بکەی؟ نازانم. ئایا بەڕاستی خودای ئێوە من ڕێگە دەدا؟ ئەرێ ڕێگات دەدا، بەڵام لە پێشدا دەبێ ئیمانی پێبێنی. چۆن دەتوانین ئیمانی پێبێنین؟ لەگەڵ من بڵێ. من فێدیاس من فێدیاس شەهادەت دەدەم کە هیچ خودایەک جگە لە خولقێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. کە هیچ خودایەک جگە لە خوڵقێنەری ئاسمان و زەوی لەم جیهانەدا نییە. خدای ئیبراهیم، خدای موسا، خدای ئیبراهیم، خدای موسا، خدای عیسا و خدای ئاخرین پێغەمبەر کە پەسند کراوە و خدای عیسا و خدای ئاخرین پێغەمبەر کە پەسند کراوە و خدایە کە تەواوی پێغەمبەرانی بۆ ڕێنمونی خەڵک ناردووەتە خوارێ. و خدایە کە تەواوی پێغەمبەرانی
بۆ ڕێنوێنی خەڵق ناردووە. بەخێراتی برای من. بەخێری فیدیاس. بخير يواش پەلە بکەن لە دەرگای پشتی کۆشکەوە بڕۆن ئەوێ ئاوەڵەیە تونتر بڕۆن. ئاهای لەگەڵ ئێوەمە ڕاوەستن دەرکەیتەوە فیدیاس. ئێوە بڕۆن. فیدیاس ئای بیا خائن. چ بووە؟ لێرە چ باسە؟ ئەم خاینە دژمنانی ئیمپراتۆری دەرباز کردووە. خاوەنشکە جۆلێسمان بکە بڵێ بەندیەکانی دەرباز کردووە. خدایە هەرچەندکە فیدیاس دێر ئیمانی هێنا بەڵام لێی خۆش بە بەندیەکان هەڵاتن بەندیەکان هەڵاتن بەندیەکان هەڵاتن خاوەنشکۆ شتێکی پیس خەماوە بەندیەکان هەڵاتون. ئارام بە دێسە بڵێ بزانم چی بووە. فیدیاس بەندەکانی دەرکرد. ئەی قەرەوڵەکانی بەندیخانە چیان دەکرد؟
فتیاز لەگەڵیان هاودەست بووە. جەنابێ دیۆکلیتیانوس چی بووە؟ ئەفسەرێکی خائن بەندیەکانی دەرباز کردووە. وا دەردەکەوێ کە تەواوی ئەفسەرانی ئەم کۆشکە خاینن. نیگەران مەبن جەنابی تیمۆس. ئەوان ناتوانن بۆ هیچ کە دەرچن. جولیۆس بەندیەکان هەڵاتون. تەواوی شار بست بە بست بگەڕێن. ئاگاتن لە تەواوی دەواازەکانی شار بێت. لە کام لەوە هەڵاتون. لە ڕێگای پشتەوەی کۆشکەوە هەڵاتون. بڕۆین. لاچن. لەم داوە. ئێوە بەو لایدا بڕۆن، ئێوەش بە دوای من داوەرن. کەسێک بە دەواازەیدا نەڕۆ. بە چاوان قوربان. قەڵغانەکانتان هەڵگرن و بە تەواوی وریا بن. بەڵێ بە چاوان. تەماشاکەن تەواوەکەمان بەستووە. دابەزن بە تەواوی وریا بن. بەم حسێبە ناتوانین لە دەواازە دەرباز بین. نیگەران مەبن. دەچینە ماڵی ئێمە. بەڵام ئەوەڵ جێگەی سەری لەبنەن ئەوەیە. ئێمە ناتوانین لەگەڵ لەشکەری بێ ئەژماری جولیوس شەڕ بکەین. لەگەڵیان شەڕ دەکەین. ئێمە خۆ لە کوژران ناترسین. لوتفی خوددا نابێ لەبیر بکەین. بێگومان یارمەتیمانەدات. دەی پەلە بکەن. ئێمە دەبێ زووتر لە سەربازانی جولیوس بگەینە ئەوێ. بڕۆین.
ورن كورينا ورن آرام ورن تۆ کێی؟ بیکەوە گالووس بیکەوە خوایە جەنابی ماکسیمیلیان؟ بڕۆ ژوورەمەوە سەر بڕۆ دی بڕۆ بەخێرێن بەخێرێن بڕۆن بێنەوە بەخێر بێن خوایان زۆر شکر خاوان شکر بە قوربانت بە بەخێرێن خانۆڵێن چیەکەی وەگالووس ئێمە بەنهێنی هاتوین سەرارەمەکە بڕۆ بەر لە هەر شتێک لە پێشدا دەبێت بڕێ خۆراک و پێی خۆرمە بڵامەدە بکەی خاتۆڵێن خاتۆڵێ خاتۆڵێن خاتۆڵێن کچەکەم عزیزم کچەکەم بێرە بەلای بابەت دەوێت دەستپلێکی بۆ بشوێن ئایا پێویست بوو کە ئێوە بەم چەشنە خۆتان تووشی مەترسیکەن و ئێمەش ئازار بدەن؟ ئێمە دەبوو کارەمان کردبا من خۆشحاڵم تەنیا نیگەرانی مێوان ئێوەش کە خوداتان لەگەڵا ئەو پشتیوانێکی مێرەبانە ئێوە وا دەزانم بەم کارە پرمەترسیە چه هەنگاوێکی بە کاڵتان هەڵگرتووە ئێمە لە بەرامبەری بوتی گەوریاندا ڕاوەستاین بە تەواوی ئیمانی خۆمانەوە لە بەرامبەری کوفری ئەواندا ڕاوەستاین و هەستاینە سەر پێ ئەوە بێگومان ئاینی ئێمە پاشی ئەمە پەیڕەوانی زۆر پەیداکات وە کارێکە ئێمە کردمان ئەو پەڕی ئاواتمان بوو بێگومان ئێمە دەکوژین تەنیا داخوازی ئێمە لێوەیە سەبر و خۆڕاگریە تەنانەت بیریشم نەدەکردەوە کە بتوانین بۆتی ئیمپراتور بەم جوانیە بشکێنین و خودای درۆینی ئەوان ڕسوا بکەین نازانن لە کۆشکدا چه هەرایەک بوو دەدوت کە ئاو چۆتە شارە مێرولەوە لە سەرەتا کە دەستمان پێکرد ئەسڵەن هیوامان بە سەرکەوتن نەبوو مەبەست تەنیا بەجێهێنانی ئەرکی سەرشان بوو ئەسڵەن بیرمان لە سەرکەوتن یا تێکشکان نەدەکرد ماکسیمیلیان چ بیرۆکی لەسەردایە نازانم دڵنیام هەرچی کە ڕوویدا بەویستی خوددا بووە ڕۆڵی جان هەلە بکەن هەمووتان وەرنە کتێبخانە ئێرە ئیدی ئاخری ڕێگایە هەرێسە سەربازان دەگەن و بێگومان ئێمە لە کتێبخانەدا دەبینن خاوەن شکۆدی ناسیۆس بڕۆنە کتێبخانە تا پشتیوانی خوددا ببینی هەلە بکەن وەرن بێردا وەرن تۆنتەر ژنەکانیش هەلێرەدا بن و بە هیچ لەو نێگمەیەنە کتێبخانە هێلێن ئەگەر سەربازان گەیشتن ڕێگایان مەدە بێنە ماڵەوە تا بە زۆر بێنە ماڵێ ئێمە دەبێت دەرفەتی زیاترمان ببێ گالووس ئەرکی سەرشانت پاژەمە یەکجار قورسرە وریا بە خوداحافیز هەلە بکەن وەرن خوداحافیزتان بێ وەرن هەلە بکەن زوو بن بۆ ڕاوەستاون دەرگاکە بکەنەوە یارمەتی بدەن با کتێبخانەکە لابین وەرن زوو بن ڕێگایەکی نهێنی هەرێ وەرن ڕێگایکی نەهێنی دەرگاکەم بکەنەوە پەلەکەن خاوەن شکۆ پەلەکەن باشە
پەلەکان خاوەشکۆ بڕۆن با بڕۆین گەلووس دەرگاکە داخە بەسەر چاو گەورم دەرکەکەکەنەوە هەلەکە گەلووس دەرگاکەیان شکاند زوو بە ئەوە هاتم نیگەران مەبە خاتوو نیگەران مەبە خاتون ڕاوەستن خاتونەکان ئێوە هیچ شتێک و هیچ کەسێکتان نەدیوە هیچ هەواڵێکیشان لە هیچ شتێک نییە باشە زوو کەو دەرکەکەرەوە ئێوە کێن ئەوە چی قەوماوە دەرگاکە بکەنەوە خاتون دەبێ ماڵەکە بگەڕێن ئەم دەرگایە ناکرێتەوە مەگەر ئەوەی بڵێن چیتان دەبێت یانێ بڕوا بکەین کە ئێوە هەواڵێکتان نییە دەبێ هەواڵم لە چ شتێک بێ مێردەکە ئێوە هاوڕێ لەگەڵ دەستەکانی لە بەندیخانە هەڵاتون ئەگەر ئەمە ڕاست بێت دەبێ شکری خوددا بکەین بەڵام چۆن بزانم کە ئێوە درۆ ناکەن درۆ بۆچی ڕەنگە ئەوانتان کوشت بێ و بەم چەشنە دەتانەوێت کە ئەمن فریب بدەن من دڵنیام کە ئەو لێرەیە و ئێوەش ئاگادارن دڵنیابە کە ئەو وەکو تۆ گەوج نییە کە پاش هەڵاتن بڕواتە جێگەیەک کە لە مەترسیدا بێت ئەگەر درگانەکەنەوە دێشکێنین لە وەحشیگەری و دڕندەیی ئێوە بە دوور نییە دەرگاکە بشکێنن دەرگاکە بشکێنن گالووس دەرگاکە بکەوە بەڵێ خانم چی دەکەن ناپێوینە دەرگاکە بکەرەزانە یانی چی ئەوە چ بەسە چی بووە خاوەن شکۆ لەبەر چی دەرگاکە دەشکێنن لەکوێن کێ لەکوێیە بە دوای کەسێکدا دەگەڕێن خاوەن شکۆ وا دەزانی زۆر زرنگی هەموو جێگایك باش بگەڕێن دێ بگەڕێن